پرسیارە لە خۆمان بکەین. بەڕێزان، خۆدواندن لە خۆپرسین باشترین بنەمای داهێنان. خۆدواندن لە خۆپرسین دووشتی زۆر گرنگن. لەگەڵ خۆت بدوێی، لەگەڵ خۆت قسە بکەیت. جێمەدەوەی خەڵک چی دەڵێ. زۆر گرنگە لەگەڵ خۆت قسە بکەیت. زۆر گرنگە پرسیار ئاراستەی خۆت بکەیت. لەوەش گرنگتر بە ڕاشکاوانە وەڵامی بدەیەوە. ڕاشکاوانە وەڵامی ئەو پرسیارانە بدەیەوە کە لە خۆتی دەکەیت. بۆ نمونە لە خۆت بپرسە، یان من لێت دەپرسم، ئایا تۆ بیر دەکەیەوە؟ من دڵنیام 99 و زیاتریش دەڵێن بەڵێ بیر دەکەینەوە. بیرمان کردوتەوە بۆیە هاتوون بەشداریمان کردووە لەو سیمینارە. بیرمان کردوتەوە بۆیە بووینە ئەندام لە ڕێکخراوی فێرسان. بیرمان کردوتەوە بۆیە بەرنامەمان داناوە بۆ بەیانی و هەفتەی داهاتوو ڕۆژانی داهاتوو. کەواتە ئەو پرسیارە وەڵامەکەی زۆر ڕوونە. بەڵێ بیر دەکەینەوە. باشە، چۆن دەیسەلمێنی کە بیر دەکەیەوە؟ چۆن دەیسەلمێنی کە تۆ بیر دەکەیەوە یان هەر یەکێک لە ئێمە بیر دەکاتەوە؟ ڕێگای جیاواز هەیە بۆ سەلماندن. یەکەم شت دەستکەوت و بەرهەمەکان. بەرهەمی بیرکردنەوە چی؟ ئەگەر بەرهەمت هەبێت کەواتە تەواو بووی بیرت کردوتەوە. ئەگەر بەرهەمت نەبێ و نەزانی بەیانی چی دەکەی و نەزانی بۆ شتەکە وا ڕوویدا و بۆ واچوو بۆ وای کرد، ئەوە خەلەل لە بیرکردنەوەکە هەیە. کەواتە دەبێ وەڵامی ئەوش بدەیەوە، بیسەلمێنە کە تۆ بەڕاستی بیر دەکەیتەوە. با بزانین بیرکردنەوەی داهێنەرانە بۆچی گرنگ، یعنی بۆ گرنگە بیرکردنەوەکەمان داهێنەرانە. سەرەتا بیرکردنەوەی داهێنەرانە دەتوانین بڵێن وەکو کەناڵێکی تازەیە، ڕێگایەکی تازەیە بۆ دۆزینەوەی تازە. کەناڵێکی ڕێگایەکی تازەیە کە دەتوانین بەهۆیەوە شتی نوێ بدۆزینەوە. بیرکردنەوەی داهێنەرانە لەلایەکی تر تعبیرێکە لە سەرکەوتن، گزارش دەکات لە سەرکەوتنی ئەو کەسە. بیرکردنەوەی داهێنەرانە بۆ ئەوەش گرنگە تاکو بە خێرایی و بە شێوەیەکی لێهاتوانە ئەوەی دەتەوێت ئەو ئامانجانەی بۆ دادناون بە دەستی بهێنی و دەستت بکەوێت. بیرکردنەوەی داهێنەرانە گرنگە تاکو ئەو ڕۆتینە بشکێنین کە ڕۆژانە کاتمان بەفیڕۆ دەدا، کە ڕۆژانە ژیانمان لێ بێزارمان دەکات، پەستمان دەکات، نیگەرانمان دەکات. کەواتە بیرکردنەوەی داهێنەرانە وەکو نوێبوونەوەیەکە بۆ خود، وەکو نوێبوونەوەیەکە بۆ ئەو کەسە، هەروەها وەکو سەلماندنی خودی خۆشت. بیرکردنەوەی داهێنەرانە گرنگە. کەواتە بیرکردنەوەی داهێنەرانە گوتمان گرنگە چونکە کەناڵێکی تازەیە، گرنگە چونکە گزارش بە سەرکەوتن دەکات، گرنگە چونکە بۆ بەدەستهێنانی ئامانجەکان بە خێرایی و بە لێهاتوویی باشە، گرنگە چونکە دەبێتە هۆی نوێبوونەوەی کەسەکە و شکاندنی ئەو ڕۆتینە، هەروەها بۆ خود سەلماندن واتە خۆ سەلماندنی ئەو کەسە. بیرکردنەوەی داهێنەرانە زۆر زۆر گرنگە. بەڵام ڕەنگە تێکانی مرۆڤ، خۆتان دەزانن پێویستیەکانی مرۆڤ چەند زۆرێکی هەیە، هەم لە ڕووی سۆزداری و هەم لە ڕووی جەستەیی و هەم لە ڕووی ژیاریشەوە. من پێم وایە بەڵێ بیرکردنەوە یەکێکە لە پێداویستیەکانی مرۆڤ و پێبیرکردنەوە دەکەین. جارێ هێشتا ناتوێتە سەر بیرکردنەوەی داهێنەران. شتێک هەیە پێی دەڵێن نەخوێندەواری. ئەگەر ساڵانی پێشوو نەخوێندەواری بریتی بوو بێ لە نەتوانینی خوێندنەوە و نووسین، ئەوە ئێستا دۆخەکە گۆڕاوە. نەخوێندەواری بەس نەبوونی توانای نووسین و خوێندنەوە نییە. ئێستا کەسێک ئەگەر لە تەکنەلۆجیا هیچ نەزانێ، بەڕای من دەبێ بەشێک نەخوێندەواری بدرێتە پاڵ، چونکە ئێستا هەموو ژیانی گرتوتەوە، هاتۆتە هەموو سووچ و کلێنەکانی ژیانمان. بەڵام لەوە خەتەرتر من پێم وایە
جۆری سێیەمە کە بریتیە لە نەخوێندەواری بیرکردنەوە. کەواتە ئەگەر پێشتر نەخوێندەواری نووسین و خوێندنەوە بێ کە ئەخوا بەزار بێ ڕەنگە ئێستا لە کوردستان ئەوە کەمترە، ڕێژەکەی زۆر کەمترە، بەڵام نەخوێندەواری تەکنۆلۆجیشمان هەیە، لەوە ترسناکتر و بەترسیدارتر ئەوەیە نەخوێندەواری بیرکردنەوە. ئێمە تەنگژەیەکمان هەیە، ئەزمەیەکمان هەیە پێی دەڵێن ئەزمەی بیرکردنەوە لەسەر ئاستی تا ئامەزراوەکان، چونکە بەڕاستی ئەگەر بیرکردنەوە هەبێ ڕەنگە ژیانی ئێمە ناخۆش نابێ، ڕەنگە ژیانی دامەزراوەکانی و بەرنامەکانیشیان بەو شێوەیە. کەواتە دەبێ خۆمان لەوە بپارێزین. نەخوێندەواری بیرکردنەوە بە شێوەیەکی گشتی 5 ئەرکی سەرەکی جێبەجێ دەکات. سەرەتا وەسفکردن، دوای ئەوە ڕوونکردنەوە یان ڕاوەکردن، دوای ئەوە راپۆرتدان یعنی نووسین دەربارەی ئەو بیرکردنەوەیە، دوای ئەوە پلاندانان، دوای ئەوە جێبەجێکردن. کەواتە وەسفی دەکەی، ڕوونی دەکەیەوە، دەینووسی، راپۆرتی دەکەی، پلان دادەنەی، ئینجا جێبەجێی دەکەی. ئەوە 5 ئەرکی سەرەکی جێبەجێ دەکات کە گوتمان پرۆسەی بیرکردنەوە. بیر بکەوە ئەگەر تۆ بتوانیت لەگەڵ درەختێک قسە بکەیت، ئەگەر توانای ئەوەت هەبێ گفتوگۆ لەگەڵ درەختێک بکەیت، چی پێ دەڵێ؟ چی لێ دەپرسی؟ چ پرسیارێکی لێ دەکەی؟ چۆن وەڵامت دەداتەوە؟ چۆن بەدوادا چۆن دەکەیت؟ بیر بکەوە، یەک 30 ثانیەیەک بیر بکەوە. دەزانم دەستی بەرزکراوە هەیە، خانزاد دەستی بەرز کردێتەوە. گفتوگۆیەک وا دابنێ تۆ دەتوانی گفتوگۆ بکەیت. فەرموو خانزاد. بەڵێ، سڵاوی لە هەمووتان. درخت بەڵێ ئەمن ئەگەر بوو نمونە ئەگەر ئەم لەژێر درەختێک بم، یەکەم جار زۆر سوپاسی دەکەم لەبەرەوەی یعنی درەخت زۆر گەورەیە لەلا، و هەروەها ئەگەر بیر بکەینەوە درەخت سوودی زۆرە، دەرم ئەتو سوودی زۆرە، سوپاسی دەکەم لەبەرەوەی ماڵی باڵندەکانە، و هەروەها بەر ئەگەر درەختەکە بەردار بی بەرەشی یعنی بەر بە من دەبەخشی، و هەروەها یعنی دەتوانم لە کاتێکدا کە ئەمن ماندووم بچم لەژێر ئەو درەختە ئارام بگرم و هەناستەیەکی قوڵ هەڵمژم. زۆر سپاس. کەسی تر گفتوگۆیەکی خەیاڵی لەگەڵ درەختێک کە بتوانیت قسەی لەگەڵ بکەیت؟ ڕوسەتەیە؟ بەڵێ فەرموو کاکدیا. بەڵێ ئوستاز ئەمن ئەوەی لێ کاک بەڵێ دیارم ئوستاز. بەڵێ چی لێ دەپرسی؟ ئوستاز ئەمن ئەوەی لێ دەپرسم ینی ئەوەی پێ دەڵێم هیچ کەمە بە تەور خۆت مەبڕەوە، دایم دژی خۆت ڕامەوەستا، ئەتو بە خۆت دەبێت تەور و بە خۆشت خۆت دەبڕیەوە. هیچی تەورەکە لەدار دروست دەکرێت. ڕاستە، جوانە، جوان، دەست خۆش. کەسی تر دەستی بەرز کردێتەوە؟ زۆر باشە. ئەمن ئەگەر ئەو دەرفەتەم بۆ بڕەخسێ لەگەڵ درەختێک قسە بکەم، لێ دەپرسم، دەڵێم بێزار نەبووی ئەوەندە لە شوێنی خۆت؟ بێزار نەبووی کە ناتوانی بجوڵێ؟ و ئەگەر دەرفەتت هەبا بجوڵێ و بگەڕێ دەچویە چێ؟ پێم وایە درەختەکەش وەڵامم دەداتەوە، دەڵێ نەخێر، من بێزار نەبووم، من ڕۆیشتنی من لە ڕێی ڕێگەکانەوەیە نەک لە ڕێی قەدەکان. ڕێگەکانم زۆر ڕۆچوونەتە زەوی، هەلیان هاویستووە، لەبەرەوە من بێزار نابم، چونکە بوومەتە هۆی پتەوکردنی ئەو زەویە و خۆڵە کەوام کردووە بە یەکەوە گرێ بدرێن، بوومەتە هۆی وەکو پشی خاوەنکارێک دەبی نازانێت
بیرکردنەوەکانی چەق بەستووە، بیرکردنەوەی نوێی ناوێ. ئەوشێک لە بەربەستەکانە دەبێت خۆت دەرباسکەی لەو شوێنی کارە، چونکە ناگەی بە هیچ لەبەرەوەی بیرکردنەوەکەی چەق بەستووە. لە هەندێک شوێن هاندان نییە، پاداش نییە، ئەوەش بەربەستێکی ترە. تۆ هەرچەند کار بکەی، هەرچەند بیرۆکەت پێبێ، بیرۆکەکانت داهێنەرانە بن، بەڵام کە هاندان نەبوو، پاداش نەبوو، پاداش بەرەزان من بەبەستم بەس پارە و مادە نییە. هەندێک جار پاداشتی معنەوی و دەستخۆشی لێکردن و خەندە بە ڕووداکردن و دەست لە شاندان و دەست لە پشتدان و تەشجیعێکی بە قسە ڕەنگە زۆر لە مەسەلەکان بگۆڕێت. پەروەردەی نەرێنی بەداخەوە لە زۆربەی قوتابخانە و زانکۆ و پەیمانگەکان بیرۆکەی داهێنەرانە یان گیانی داهێنەرانە دەکوژرێت، ڕەنگە بە مەبەستیش نەبێ، بەڵام پەروەردەکە، سیستەمەکە، پرۆگرامی خوێندنەکە بەو شێوەیە مەجالی داهێنان زۆر دەستکراوە. ناگرین بە شێوەیەکی گونجاو، زێڕینەمان لەبەردەستە، بە شتێک سەرفی دەکەین، بە شتێک خەرجی دەکەین کە هیچ سودێک نە بە خۆمان نە بە دەوروبەر و کۆمەڵگاکەمان ناگەێن. ڕازی بوون بە واقع بۆی دڵنیابی لەوەی کە هەیە، ئەوەش یەکێکە لە بەربەستەکان، یەکێکە لە بەربەستەکانی بیرکردنەوەی داهێنەرانە. ئەگەر تۆ هەر ڕازیبی بەوەی کە هەتا لەو شوێنەی ئیش دەکەی، مۆزەفی، کارمەندی، مامۆستای، قوتابی، ئەوە هەرگیز داهێنان ناکەیت، چونکە تۆ قەناعەتت هەیە. بەڵام کەسی داهێنەر گیز ڕازی نییە بۆ واقع، دەیەوێت واقعێکی تر بۆ خۆی دروستکە کە خۆی شایستێ، چونکە خۆی باشتر دەناسێت. بربەستێکی تر هەندێک جار پلان هەیە، بەڵام پلانەکە ئەوەندە توندە، ئەوەندە چەق بەستووە، مەجاری گۆڕانکاری تێدا نییە، بۆیە دەبێتە شکست. پلان دەبێت فلێکسیبڵ بێ، نەرم بێ، توانای گۆڕانکاری تێدا بێ. بیرۆکەش بەو شێوەیە، بیرۆکەی داهێنەرانەش بەو شێوەیە. ئەگەر تۆ 100% بیرۆکەکە و پلانەکەت دانا و هیچ مەجالێکت نەهێشتەوە بۆ گۆڕانکاری، ئەو دڵنیابە دەبێتە بەربەستێک بۆ سەرکەوت. کەمی زانیاری لەبێتانە گوتمان دەبێ ئەو بیرۆکانە بە پشتبەستن بەو زانیارەی کۆت کردوێتەوە گۆڕانکاری تێدا بکەیت. کاتێکە زانیاریت کەم بوو، ئەوەش دەبێتە بەربەستێک بۆ بیرکردنەوەی داهێنەرانە. ڕەشبینی ئەوە هەر لە ژیانیش هەروایە، ڕەشبینیش یەکێکە لە بربەستەکانی بیرکردنەوەی داهێنەران. ڕێگا زۆرە بۆ گەشەپێدانی بیرکردنەوەی داهێنەرانە، بەڵام لەبەر کاتەکە من چەند تەرمیحێک دەدەم دوای ئەوەی ئەگەر کەسێک ویستی زیاتر بخوێنێتەوە دەکرێت لەسەر چاوەکان، یان دەکرێت لەگەڵ ئێمەش بەتەنها بە تایبەت قسە بکە بۆ ئەوەی ڕێنیشان بدەین بۆ بتوانێت کاری لەسەر بکە یان کار لەسەر خۆی بکە. یەکەم استراتیژی بریتێ لە شێوازی بیرڕاشەقاندن، برینستۆرمینگ العەصف الذهنی، کە ئەوە بەڕاستی یەکێکە لە استراتیژیە زۆر سەرکەوتووەکان بۆ ئەوەی بتوانی تۆ پەرە بە بیرکردنەوەی داهێنەرانی خۆت بدەیت. بیرڕاشەقاندن یعنی وەکو ئەوەیە ئەو فکرانەی هەتا هەمووی بینیە کۆڕێ، دوای بێ فکرەکان ڕاست بکەیەوە، واتە سیرکردنی کێشەکان بە شێوەیەکی تازە. کێنسۆبەر کە نووسەرێکی بەناوبانگە بەو شێوەیە باسی بیرڕاشەقاندن دەکات. دەڵێ بریتێ لە کۆمەڵە ڕێو شوێنێک بۆ بەکارهێنانی مێشک تاکو لە کێشەیەک بکۆڵێتەوە و هەروەها هەموو ئەو ئەگەرانە بخاتە ڕوو کە ڕێگە چارەن بۆ کۆکردنەوەی گشت بیرۆکەکانی پەیوەست بەو کێشەیە. کاتە تو کێشەیەکت هەیە، دەتەوێت بزانی بە چ شێوەیەک دەتوانی چارەسەری بکەیت. یەک لە ڕێگانە بریتە لە شێوازی بیرڕاشەقاندن، برینستۆرمینگ. برینستۆرمینگ بیر دەکەیەوە، هەموو ئەگەرەکان دەخەیتە پێشە خۆت، دوای ئەوە هەوڵ دەدەیت ئەو ئەگەرانە بەیەک ببەستیەوە، بزانی کامەیان دەتوانێت بە باشترین شێوە ئەو کێشەیەت بۆ چارەسەر بکات.
شێوازی بیڕاشەقاندنیش لەسەر چەند بنەمایەک بنیادنراوە. یەکەم شت لەبیرت بێ گوتمان کێشە یان بیرکردنەوەی داهێنەران لە سەرەتادا زۆر لاواز و ناسکە لەبەر ئەوە ڕەخنەکان دوا بخە. ئەگەر بیرۆکەیەکت هەبوو یەکسەر ڕەخنەی لێ مەگرە بۆ خۆت لێگەڕێ ڕەخنەکانت دوا بخە بۆ کاتێکی تر چونکە لاوازە ناسکە ڕەنگە یەکسەر بمرێ لەبار بچێ ئەو بیرۆکەیە. لەبیرت بێ بیرۆکەی داهێنەرانە یان ڕێگە چارە بۆ کێشە یەکسەر نایە دوای چەندین محاولە دێ دوای چەندین بیرۆکە و ڕێگە چارە اینجا دەگرێ سەر بیرۆکەیەکی باش بۆیە ناکرێ تۆ هەر لە سەرەتاوە یەک بیرۆکە سەرکەوتوو نەبوو تەواو وازی لەوێ. لەسەر بنەمای هاندانی ئازادی لە نێوان تاکەکانیش دەتوانێت بیرۆکەی داهێنەرانە هەڵبهێنجی و لەسەر ئەو بنەمایە بنیادی بدەیت. زۆر گرنگیشە هەوڵ بدەیت ئەو بیرۆکانە بەیەکەوە ببەستیەوە پەرەیان پێ بدەیت بەیەکەوەیان ببەستیەوە دوای ئەوە پەرەیان پێ بدەیت تاکو دەبنە بیرۆکەی داهێنەرانە. وەکو گوتم ئەوە یەک لە ڕێگایەکانی یەک لە استراتیژیەکانی چۆنیەتی گەشە پێدانی بیرکردنەوەی داهێنەرانەیە دەکرێت لە لای خۆت چەند چاڵاکیەک بنووسی دوایەکیشی لەسەرکەی من چەند بیرۆکەیەک دەدەمێت هەوڵ بدە بە شێوازی بیر ڕاشەقاندن لە دوای ئەو سمینارەگەر کاتدەبوو یان لە کاتێکی گونجاودا خۆت بیری لێ بکەوە هەر بیرۆکەیەک تەیە بیهێنە سەرەوەڵەکە لەسەر ئەو کێشە. بۆ نمونە ئەو ئێستا وەڵامەکەم ناوێت ئاگدار نەهاتنی بە کۆمەڵی قوتابیان لە کاتی داوامی ئاسایی بڕای ئێوە ئەو کێشەیە چۆن چارەسەر دەبێت؟ مامۆستاینەوەی کۆن و مامۆستاینەوەی تەکنۆلۆژیە دابەزینی ئاستی زانستی قوتابیان و مامۆستایان لە زانکۆ و ناوەندەکانی خوێندن کەمکردنەوەی خەرجی چاپ زۆرە وەرەقا. من دڵنیام بۆ هەر یەک لەو کێشانە هەر بەڕێزێک لە ئێوە چەندین بیرۆکەی جوانی هەیە بەڵام ئەو بیرۆکانە سوودی چییە ئەگەر لە مێشتی تۆدا بێت ئەگەر نەهات بێتە سەر وەرەقە و نەبێتە پرۆژە و ئەگەر بیری لێ نەکرابێتەوە ئەگەر زانیاری لەبارەی کۆ نەکرابێتەوە ئەگەر بەیەکەوە نەبەسترابێتەوە ئەگەر پەرەی پێ نەدرابێت. بەڕێزان ئەوانە و چەندین کێشەی تر دەتوانی زۆر بە شێوەی داهێنەرانە بیری لێ بکرێتەوە و چارەسەری گونجاویشیان بۆ بدۆزرێتەوە بە شێوازی بیر ڕاشەقاندن. سەرەتا هەر بیرۆکەیەک هەیە بیخە سەر وەرەقە لە بەرامبەر کێشەکە بیرروسە دوای وەرە ئەو بیرۆکانە بەیەکەوە ببەستەوە دوای وەرە پەرەی پێ بدە ئەو کاتەکە دڵنیام بیرۆکەی نوێ تازە داهێنەرانە بۆ ئەو کێشان ئەوانە کێشەی بەتوای سەرچاوی داهاتی نوێدا بگەڕێ دەکرێت بیر بکەوە چی بکەم لەگەڵ دوو برادر ڕێک بکەم کۆرسێکی ئۆنلاین بکەمەوە لەگەڵ دوو کەس ڕێک بکەم ببمە مندوبی شەریکەیەک لەگەڵ بەمەوە ئۆفیسێکدا بنێم سنتەرێکدا بنێم یان هەر شێوەی تر یان داهاتێکی بچووشیش بێ بەڵام دەکرێت چارەسەرێک بێ بۆ کێشەیەک. ئێستا بێنە سەر کارامەییەکانی بیرکردنەوەی داهێنەران یعنی سکیڵەکان مەهارەکان چی پێویستە؟ هەستکردن بە نەست لاشعور هەوڵ بدەیت دەبێتە گوتم لەگەڵ خۆت بدوێ پرسیار لە خۆت بکە هەوڵ بدە ئەو توانە شاراوەی خۆت بدۆزەوە کە لە پشتی مێشکەوەتە لە دیوی ژوورەوە و لە دیوی دواوەیە ئەو دیوی دواوەیە کەی چالاک دەبێت کاتێک کە تۆ تەحەدای دەکەی بە پرسیارێک تەحەدای دەکەی بە کێشەیەک هەوڵ دەدەی ڕێگەچارەی بۆ بدۆزیەوە کەواتە کە تۆ هەستت بە نەست و ناخی خۆت کرد ئەوە یەکێک لە کارامەیەکانی خۆت بەدەستهێنا. ڕێزێک دەستی بەرز کردبەوە نازانم کاک
ئەو کەسەی دەستی بەرز کردبووە زۆر باش بەردەوام دەبێت کارەمەیەکی تر بریتە پێی دەڵێن ڕەوانی یان تەلاقە یان لە دروستکردنی بیرۆکە ئەو تۆزە ڕەنگە ڕاهێنانی پێویست بێت تۆ چەندین بیرۆکە دێ و دەڕوە بەڵام هەندێک کەس ئەو کارەمەیە هەیە دەتوانێت بیرۆکەکە بنووسێ و ئەو زانیاری و داتانەی پێویستە بەوە بێچی ببەستێتەوە کاتە ڕەوانی لە دروستکردنی بیرۆکە یەکێکە لە کارەمەیەکانی تری بیرکردنەوەی داهێنران نەرمی بە مقابلی وشەی فلکسیبڵیتی مرونە کاتە تو لە شوێنێک ئەگەر بڕیارەدا کارێک بدۆزیەوە ببێتە سەرچاوی داهات بۆت دەبێت لە گۆشەنیگای جیاجیا سەیری بکەیت لە گۆشەنیگای خۆت بە تەنها وەکو خاوەن کار نا لە گۆشەنیگای کڕیار لە گۆشەنیگای کاڵا کەلوپەل ئەو کەلوپەل و خزمەتگوزاری بەرهەمەی کە دەیفرۆشی بەو شێوەیە دەبێت ئەوەندە نەرم بێ بتوانین گۆڕەکاری تێدا بکەین بیرکردنەوەی داهێنەرانە دەبێت ڕەسەنێتی و جدیەتی تێدا بێت دەبێت بیرۆکەکە تازە بێت ئەسیل بێت دەشکرێت کێشەکە هەبێ بەڵام تۆ بێی دووبارە دایبڕێژیەوە ئەو کێشەیە دابەشی بکەیت بۆ چەند پارچەیەک هەر پارچەیەک بە تەنها ئەوڵ بدەیت چارەسەری بکەیت وردەکاری گوتمان بیرۆکەی داهێنەرانە سەرەتا زۆر ناسک و لاوازە دەبێت دواتر بیرۆکەی وردەکاری و تەفاسیل و دیتێڵی بۆ زیاد بکەیت ناکرێت تۆ بیرۆکەی کتێبێ یەک گوشە بێ بیرۆکەکەم ئەوەیە نەخێر بیرۆکەکەت دەبێت وردەکاری تێدا بێ ئەو وردەکاریە دەبێتە زامنی ئەوەی کە کەس نەتوانێت بیرۆکەی تۆ بە کەس نەتوانێت بیرۆکەی تۆ بدزێ یان بیبا و بیکاتی خۆی ئەگەر وردەکەیە نەک تەنها لە یەک وشە بێ لە گوشە کۆکراوێت کارەمەیەش زۆر گرنگە متابعەی بۆ تەرکیزکردن و کۆشش لە هەموو کارەکاندا بەڕاستی ئەوە ڕەنگە نسبەیەکی کەمی بەرکەوێت نسبەیەکی زۆری بەربکەوێت بەڵام نسبە کەمەکە بەر خەیاڵ دەکەوێت لە کۆتاییش دەبێت هەڵسەنگاندن بتوانی هەڵسەنگاندن بۆ ئەو بیرۆکەیە بکەیت کە کات هێناوە یان بیرت لێ کردێتەوە ئانەم بخۆمە کاتە خۆت بخە نێو ڕۆڵێکی نوێ ڕۆڵێکی نوێ بۆ خۆت دابنێ ڕێگایەکی تر هەڵبژێرە ئەگەر کێشەیەکیش هەبوو ئەگەر زۆر محاولە هەبوو بەڵام تۆ ڕێگایەکی تر هەڵبژێرە هەوڵ بدە بڕۆ ناو دنیایەکی تر خۆت لەو ژیانە و لەو کێشانە بە دوور بگرە و جا بە خوێندنەوەیە بە بیرکردنەوەی قوڵە بە هەر شێوەیەکە بە ئامادەبوون لە شوێنی لە سمیناری شایستە و لەگەڵ کەسانی شایستە بوونە بڕۆ نێو دنیایەکی تر ئەگەر دەتەوێت داهێنەرانە بیر بکەوە زۆر جار پێویستە لە منداڵێک بپرسی زۆر جار پێویستە لە منداڵێک بپرسی چونکە ئەو بە شێوەیەکی جیاواز بیر دەکاتەوە لە تۆ ئەگەر دەتەوێت کێشەیەک چارەسەر بکەیت دووبارە کێشەکە دابڕێژەوە ئەگەر دەتەوێت بیرکردنەوە داهێنەرانە بێ پرسیار و گومان لە هەموو شتێک بکە پرسیار بکە گومان بکە ئەگەر دەتەوێت بیرکردنەوە داهێنەرانە بێ هەوڵ بدە و هەڵە بکە چونکە هەوڵدان و هەڵەکردن ڕێگای دروستی بیرکردنەوەی داهێنەرانن تاکو دەگاتە ئەو شوێنەی کە داهێنانێک دەکرێت